بینەرانی خۆشەویستی بەنامەی ئاور لە خزمەتاندام و بەشێک لەم بەرنامەی پێشکەشی ئێوەی ئازیزەکەم. بەداخەوە هەرو زۆرەی کە خۆتان ئاگادارن و لە هەواڵەکانش بیستوتانە لە هەر کام لە ڕاگەاندنە کوردیەکاندا جۆرە کێشەیەک و ململانەیەک دروست بووە و لەلایەن گەریلاکانی پێکاکا هێرش کراوەتە سەر پێشمەرگەکانی حیزبی دموکراتی کوردستانی ئێران لە ناوچەی کێلەشین. بۆیە بە پێویستمان زانی تۆزێک لەسەر ئەم بابەتە باس بکەین و بزانین ڕووداوەکە چۆن بووە و لەسەر چی ئەم پێشاتە دروست بووە. پێش هەموو شتێکیش ئەو زۆرەی کە تا ئێستا ئێمە ئاگادار بووینەتەوە بەداخەوە لەم کێشانە دوان لە پێشمەرگەکانی حیزبی دموکراتی کوردستانی ئێران شەهید بوون و چەند کەسێکیش برینداریان هەبووە. هەتا ئێستا ئەو زانیارانە بەدەست ئێمە گەیشتووە و لەلایەن خۆم و هاوکارانیشمەوە لە ڕۆژهەڵات تیڤی هاوخەمی خۆمدارە بڕم بۆ خێزان و بنەماڵەی ئەو کەسانە ئەو شەهیدانەوە هەروەها بۆ هاوڕێیانمان لە حیزبی دموکراتی کوردستانی ئێران. کاک محەممەد بەخێر بێ. زۆر سپاس بۆ جەناب تۆ بۆ هاوکاران تۆ ڕۆژهەڵات تیڤی بەڕێز. کاک محەممەد حەزمان کرد لە زمانی خۆتانەوە یەکێک لە کەسەکان کە بەرپرسن لە حیزبی دموکراتی کوردستانی ئێران و هەروەها بەرپرسیارەتی لە پەیوەندەکانی سلێمانی حیزبی دموکراتی کوردستانی ئێرانتان لە ئەستۆیە خۆتان باسێک لەم هینە بکەن لەم ڕووداوە بکەن بۆ خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان و بینەرانمان. بەڵێ دیارە هەروەکەوەی لە پێشکێکە فەرمووت بەداخەوە ئەو ڕووداوە ناوخۆشانەی کە هاتووەتە پێش ئەویش بەهۆی ئەوەی بووە کە پارتی کرێکارانی کوردستان لە سنووری خنێروێ و کێلەشین وانەی لە ڕۆژی پەنجشەمەوە هێزێکی ئێمەیان گەمارۆدا بوو. دیارە ئەو هێزش شتێکی تازە نەبووە کە لەو شوێنە بێ ئێمە ساڵها لانی کەم لەو 34 ساڵی ڕابردووی مبارزاتی حیزبی دموکرات لە دەهەی 60ەوە ئەو شوێنە شوێنی هاتوچوو مانەوەی زۆربەی هێزەکان و بە تایبەتی هێزەکانی شنۆ و پیرانشار و نەغەدە و ورمێ و ئەوانەی حیزبی دموکرات بووە. دیارە لە درێژەی ئەو چالاکیانەی ساڵانی ڕابردووە ئەو هێزە ماوەی نزیک بە مانگێک لەوە پێش چوونەتە ئەو بەشە لەو ناوچەیە جێگیر بوون کە بتوانن بۆ پەیوەندیگرتن لەگەڵ هاوڕێیانی ناوخۆ لەگەڵ تەشکیلات و کار و چالاکی حیزبی دموکرات لەو ناوچەیە بچنەوە ناوچە و لەو سەر سنوورانە جێگیر بوون. بەڵام بەداخەوە برادرانی پەکەکە لە ڕۆژی پەنجشەمەوە دەوری ئەو هێزیان دابوو گەماڕۆیان دابوو و بەداخەوە پێش لەوەی کە بێم بۆی سدیوە لە خزمەتی بەڕێستانە بم سەر لە بەیانی هێرشیان کردوێتە سەر هێزەکەی ئێمە و بەداخەوە تایسە چەند بریندارێک و بەپێی ئەو هەواڵانی کلێوە هاتووە هەرچەند هێندێک دەقیق نییە چون دواتر فەرماندەرانی نظامی لەسەر ئەوەی ڕاگەاندراوە دەرەکەن دوو کەس شەهید هەیە. چۆنە بەرپرسانی پارتی کرێکارانی کوردستانی باکو و تورکیا باس لەوەکەن کە چوونی هەر هێزیەک وەکو هێزی ئێوە حیزبی دموکراتی کوردستانی ئێران یانە حیزبێکی ڕۆژهەڵاتی بۆ ئەو ناوچەیە ڕێگریەکە لە چالاکیەکانی ئەوان. ئێوە وەڵامتان چیە بۆ ئەو بابەتە؟ دیارە ئەوە شتێکی ڕاست نییە چون خەباتی هەر حیزبێک لە پارچەکانی کوردستان لە چوارچێوەی ئەو سنوور و جغرافیایە کە کوردستانی تێدایە. کوردستانی ڕۆژهەڵات و لەگەڵ باشوور یا باکوور یا ڕۆژاوا هەر لایەنەوە هەر حیزبێک کە لەوێ چالاکی خۆی هەیە بێگومان ناتوانێت بربەست بێت لە بەرامبەر هێزەکانی دیکەی پارچەکانی دیکە. لەو چوارچێوەشە حیزبی دموکراتی کوردستانی ئێران تا ئێسەی لە هیچ یەک لە پارچەکانی دیکە دەستێوەردانی نەکردووە ئەگەر قرار بێت هەر ڕۆژێک فاکتۆرێکی یارمەتی دەربووە لە هاوکاریکردنی هێزی پارچەکانی دیکە. هەر بۆیە بۆ ئەو پارچەی ڕۆژهەڵاتی کوردستان کە خەباتی ئێمەش لەوەیە بێگومان نابێت هێز و لایەنەکانی دیکە دەستێوەردان بکەن. بەڵام بۆ ئەوەی وەڵامی پرسیارەکەی جەنابێت ئەوە شتێکی زۆر دوور لە ڕاستیە چون باکووری کوردستان لەو شوێنەوە هەر زۆر دوورە و ئێمەش وەکو حیزبی دموکرات بەڕاستی پێشمان بە هیچ هێزێکی دیکە نەگردووە. ئەو شوێنەی کە ئەو هێزانی ئێمە چوون لێ نیشتەجێ بوون بە چەندین ساڵە هێزی ئێمە لەوێ بووە. هێزی ئێمە لەوێ هاتوچووی ناوخۆی ڕۆژهەڵاتی کوردستانی کردووە. هیچ بربەستێکمان بۆ برادرانی پەکەکە پێک نەهێناوە بەڵکو ئەوە برادرانی پەکەکە بوون کە
بەو دەستێوەردانانی کە لە پارچەکانی دیکەی کوردستان و ئێسێش بۆ ڕۆژهڵاتی کوردستان ئەیانوێ ئەوەیکەن پێشی بەو هێزە کردووە ئەجینا وەکو باری جغرافیایەکەیش زۆر شتێکی ناڕاستە چون باکووری کوردستان لە شوێنی دیکە هەڵکەوتو دەتوان چن لەوێ خەباتکەن هیچ هێزێکن بە ئێمەش بە حیزبی دیموکراتەوە قەت پێشی ئەومان نەگردووە ئەو ناوچەیەش هیچ پێشگیری لە خەباتی برادرانی پەکەکە لە باکووری کوردستان ناکات. باشە لە ڕاگەندەکان ئێستا باسی ئەوە ئەکرێت و سروشتیشە کە هەر حزبێک هەوڵی بۆ ئەوە بێ کە بە جۆرێک هەوڵ بدا بۆ ئەوەی کە ئەم وەزای هێور ببێتەوە بە جۆرێ کێشەکە حل بکرێت. ئایا ئێوە وەکو حزبی دموکراتی کوردستانی ئێران هیچ هەوڵێکتان داوە بۆ ئەمام کێشە حل بکرێت؟ مەبەستم ئەوەیە با ئەوەی اضافە بکەمەوە. ئەو جۆرێکە مە بیستمان ماوەی 15 ڕۆژەم کێشە درێژەی هەبووە ئێوە لە ڕاگەندنەکانیشە بە هیچ شوێ باستان نەکرد تا کۆتاییەکی کە ئەوان دەستیان کرد بە هۆکارەکەی ئەوە دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە دێرەمە قەت خوازیاری ئەوە نەبووین گرژی لە نێوان هێزەکانی هیچێک لە پارچەکانی کوردستان بێ چون ئەگەر هەر گرژیەک بێت دوشمنانی کورد کەڵکی لێوەرەگرن قازانجی هیچ یەک لەلایەنەکان نییە. ئەمە لەلایەکی دیکەیش پێشترێژ لەو جۆرە هەڵسوکەوتەی برادرانی پەکەکە بووە ساڵانی پێشوش بووە کە پێشیان بەهێزی ئێمە گردووە بە دانیشتن و بە قسەکردن لەگەڵ یەکدی و بە کۆتاهاتنی ئێمە توانیمانە کێشەکان چارەسەرکەین. هەر ئەم جارێژ ئەوەی کە سەرەتاکەی کە ئەم کێشەیە دەستی پێکرد لەلایەن برادرانی پەکەکەوە ئێمە هەموو هەوڵێکی خۆمان خستوێتە گەڕ لە ڕێگەی ئاحزابی دۆستی هەردوولا لە ڕێگەی کەسایەتیەکانەوە و تەنانەت بەرناردنی نامەی فەرمیش بۆ سەرکردایەتی پارتی کرێکارانی کوردستان تورکیا کە بکرێت لە ڕێگای دانیشتن لێک حاڵی بوون کێشەکە چارەسەرکەین. بەڵام بەداخەوە بەو منتقەی برادرانی پەکەکە بەم هێرشەی کە ئەم بەیانێژکردێنتە سەرهێزەکانی ئێمە وا دیارە وەکو ڕێکاری دیالۆگ و دانیشتن بەیەکۆ شتێکی وایان لە نەزەر نەبووە ئەجینا ئێمە چه ئەو کات و چه ئێسێش خوازیاری ئەوە بووین هەوڵی ئەوەمانداوە لە هەموو ئەو دەرگانەی کە پێمان کراوە لێمانداوە بۆ ئەوەی کە بتوانین هەموو لایەکمان بەتایبەتی ئەو دوولایەنە بەیەکەوە دانیشتین لە ڕێگای دیالۆگ و گفتوگۆوە چارەسەری کێشەکان کەین. ئەگەر ئەوان پیان وایە کێشەیەەکە با دانیشتین بەیەکو لە ڕێگای قسەکردن و دانانی ڕێکاری باش کێشەکەمان هەلکەین. بەڵام بەداخەوە ئەو وەڵامانەی کە تا هاتنی من بۆ ئێرە بەداخەوە کە درابووەوە زیاتر وەکو هەڕەشەکردن بوو تا ئەوەی کە بۆ چارەسەری گرفتێک بێ. هیوادارن کە تا ئەم حادسەش کە ڕووی داوە دوای ئەوەش ئەم هەوڵانە بەرەو چارەسەری بچێت چون ئێمە وەکو حیزبی دیموکرات خوازیاری کێشە نین. بەڵام لە عینی کاتیشە ئێمە حیزبێکین لە پارچەیەکی کوردستان مەسئولیەتێکی تاریخیمان لەسەر شانە دەبێ فعالیەتی خۆمان خەباتی خۆمان درێژە پێ بدەین بە هەر ڕێکارێک کە دەکرێ و دەتوانێت تەسیرگوزار بێت لەسەر خەباتەکەمان لەو پارچەی کوردستان. ئێمە دەستێوەردان کرد لە هیچ پارچێکی دیکە ناکەین بەڵام قبولش ناکەین لایەنی دیکە بۆ مەبەستی تایبەتی خۆی خدا نەخواسە مەسایلی دیکەی لە پشت بێت بێن پێش بە خەباتی کورد لە ڕۆژهڵاتی کوردستان و بە تایبەتی حیزبی دیموکرات گرن. بەڵام بەسەر ئەوەیشە ئێمە بەو حاڵش خوازیاری ئەوەین لە ڕێگای دیالۆگ و گفتوگۆ و بە فشارهێنانی حیزب و لایەنەکانی دیکە بتوانین پارتی کرێکارانی کوردستان لەو منتقەی کە هەیەە دەیان هەیە بە شەڕ چارەسەری کێشەکان کەن لەگەڵ لایەنێکی وەکو حیزبی دیموکرات لەو منتقەی پاشەکشێ بکەن و بێنە سەر مێزی گفتوگۆ و دانیشتن بەیەکۆ کێشەکە حلکەین. باسی ئەوە دەکرێت کە ئێوە هەتا ئێستا لەم ماوەیە چەندین جار هەوڵتانداوە لە ڕێگای نامە و ئەوانەوە کە پەیوەندیتان هەبێت و کێشەکە حل بکرێت بەڵام ئەڵێن هیچ وەڵامێکیان نەداوەتەوە. چ معنایەکی هەیە؟ دیارە دەبێ و پرسیارە بەڕاستی لە برادرانی پەکەکە کرێ چون ئەوانن کە وەڵام نادەنەوە. ئایا هۆکاری دیکەی پشتی پەردە هەیە و ئێمە نازانین یا ئەوەی کە هەر منتخیان ئەوەیە. دیارە بۆ وەڵامی ئەوەی لە ڕاستیە دەبێت لە خۆیان پرسن چون هێزی کوردی لە هەر پارچەیەکی بێ ئەگەر پێکەوە ناکۆک بێ دەبێت قەت چەک ڕوو لە یەک نەکات لە ڕێگای قسەکردن و گفتوگۆ کێشەکان هەلکات. لە کناری ئەوەشدا ئێمە وەکو حیزبی دیموکرات ڕابردوویەکمان لەوەیە ئەگەر دەبێ هەموو لایەنەکانیش دەرز لە ڕابردووی خۆمان وەرگین. بەڵام ئەوەی کە چ منتقەیەکە کە برادرانی پەکەکە لەسەری سوورن کە نابێت
ئێمە دان بنیشین دەبێ ئەو هێزانە بکشێنەوە پێش بە خەباتی حیزبی دموکرات لە ڕۆژهەڵاتی کوردستان بگرێ بەڕاستی بۆ وەڵامی ئەوەی دەبێت لە برادرانی پەکەکە پرسیارکرێت کە چ منتقێکە چون هیچ ئەقلێکی سەلیم ئەوەی قبول ناکە ئەگەر گرژیەک دێتە پێش چه ئێستا یا ئەوەی ڕووداوێکی ڕووەدا خودوای ئەوەی دەبێت هەر بدانیشتن بێ پسکەوایە بۆ پێش لەوەی دانەنیشین لە یەکتر حاڵی بین ئەگەر گرفتێکە گرفتەکان چارەسەرکەین. کاک محەممەد ئایسەکەوە ئاماژەتان بەو خاڵانە کرد وەکو ئەگەر کێشەیەک دروست ببێت و ئەگەر ئەم وەزعە بەرەو ئالۆزی زۆرتر بچێ دژمنانی کورد کەڵکی لێ وەرەگرن. خۆتان شەزان لەم ناوچەیە شوێنێک وەکو فەرمی لە دنیا لەسەری حسابکەن و ناوێکی هەبێ هەرێمی کوردستانە. و ئەم کێشانەش لەوانەیە زۆر لە دەرەنجامەکانی بگەڕێتەوە ڕیشی ئەمان بگرێ. ئەمان چه ئەرکێکیان هەیە بۆ ئەوەی کە ئەم وەزع هێوە بکەنەوە؟ دیێرە نەک تەنها حکوومەتی هەرێم هەموو کەسایەتی دڵسۆزەکان هەموو حیزب و ڕێکخراوەکان و بە حکوومەتی هەرێمیشەوە ئەرکە لە سەرشانی کە پێش بگرێت لە هەر ڕووداوێکی نەخوازراو. ڕاستە ئێمە وەکو لایەنی حیزبی دموکرات خوازیاری ئەوە نەبووین و خوازیاری ئەوەی ژنین هەر بۆیە داوا لە هەموو حیزب و لایەنەکان دەکەین لە ڕێگای هەڵوێز وەرگرتنی دروست و سوولەی و فشارهێنان بۆ سەر پارتی کرێکارانی کوردستان کە لە منتقی شەڕخوازی خۆی پاشەکشێکات و لە عینی کاتیشا ڕووداوی خراپتر لەوەی کە تا ئێستا ڕوویداوە ڕوونەدا. بۆیە بێگومان دەبێ هەموو لایەک زمانی خێر بێت و هەموو لایەکیش دەبێ هەوڵی خۆی بدا کە منتقێک کە زەرەر لە جوڵانەوەی کورد لە هەر بەشێکی و بە تایبەتی لە باشووریشەدا لەو منتقە دوورکەوینەوە تاوەی توانین پرسی کورد بەگشتی کە ئەمڕۆ لە ناوچەکە بەرچاوە کورد وەکو فاکتۆرێک بۆ چارەسەری کێشە و گرفتەکانە نەبین بە کێشەی ناوخۆیی کە زەربەت لە گشتی جوڵانەوەی کوردەدا. ئێمە وەکو لایەنی حیزبی دموکرات ئەو هەڵوێستەمان بووە تا ئێستش و هیوادارین بە فشاری لایەنەکانی دیکە پارتی کرێکارانی کوردستانیش منتقێکی دروست و ئوسولی بۆ خۆی هەڵبژێرێت. کاک محەممەد ئەمە هیچ پەیوەندێکی بە ڕۆژهەڵات تیڤیون یە پرسیارێک بوو کە نردویانە بۆمان حەزمان کرد بە جۆرێک ئاراستی ئەوەی بکەن بە هەرحاڵ ئەگەر وەڵامێکی هەیە ئەڵێن لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە ئەڵێن دەنگۆی ئەوە هەیە کە یعنی بە دەرکەوتنی ئەم ڕووداوە کە گوایە لەوانەیە پاراستنی سنووری نێوان ڕۆژهەڵات و باشووری کوردستان خراپێتە ئەستۆی پەکەکە. ئایا ئەمە تا چه حدێک ئێوە بیرتانە چی بەرەو لایەوە گومانێک لەوە هەیە کە ڕاست بێ؟ دەرە هیوادارین وانە بێت بەڵام ئەو شتانی کە جەناب تەڵێ کە لە ناو خەڵکدا باسەکرێ ئێمەش کە بیستومانەوە ئەگەر دواترێژ کە بکرێت دەکرێت لەسەری زیاتر قسەکرێ هیوادارین هیچ هێزێکی کوردی و بە پەکەکەیشەوە ئەو ئەرکە لە ئەستۆن نەگرێ کە ڕژیمە داگیرکەرەکان و بەتایبەتی کۆماری ئیسلامی کە دەرحەق بە کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان پێی جێبەجێ نابێ ئەو بۆی جێبەجێ نەکات چون واقعیەتێکەیە کۆماری ئیسلامی هەمیشە هەوڵی داوە ئەو کارانەی کە ناکرێت پێی ناکرێت دەرحەق بە جوڵانەوەی کورد بە تاکەکانی هەوڵ ئەدا لە کێشەی ناوخۆی و لە هێزی دیکە کەڵک وەربگرێ کە هیوادارین ئەو شتەی لە پشت مەسلەکۆ نەبێ و هەر فقط منتقێکی خراپ و ناحاڵی بوونێک بێ کە لەلایەن برادرانی پەکەکەوە بێ ئەژینە ئەجندای دەرەکی لە پشت نەبێ. دیارە ئەمە بۆ هیچ لایەنێکی بنیام ناتوانێت بە قەتعیەت و قسەکە زۆر جار هەیە ڕووداوەکان دواتر دەریەخاکە تا چەند ئەم منتقەی وەکو چۆنەڵێ شتێکی سەلمێنراو ببێ بەڵام وەکو باس ڕاستە باسیەوەی. هەتا دوێنێ هەوڵ لەسەر ئەوە بوو کە ئەم کێشە نەگەیێتە شوێنێک کە تەقە و پێکدادانێک دروست ببێت لە نێوان پەکەکە و حیزبی دموکراتی کوردستان هێران ئەو جەماعەتێکە لەوێن. بەڵام ئەم بەیانیە ئەو شتە ڕوویدا بەداخەوە. ئێستا وەڵامی ئێوە چییە؟ ئایا ئەبێ بە جۆرێکی تر هەنگاو هەڵبگرێت؟ دیارە من پێم خۆشە لە پێشاوت عرزکەم ئێمە هەموو وەکو لە پێش عرزم کردی هەموو هەوڵەکەمانەوە بوو نەگا بەمای. ئەوەیشی کە ئێستا ڕوویداوە ئێمە نەبووین بەڵکو لە دوێنشەوە برادرانی پەکەکە سەرەتا هێندێک تەقەی هەواییان کردبوو و ئەم بەیانیە هێرشیان دەست پێ کردووە. شتێکی تەبیعیە ئێمە تا ئێستش هەڵوێستمان ئەوەی بووە کە فقط دفاعکەین وەکو حاڵەتی دفاعکردن نەک هێرشکردن بەڵام وەکو ئەوەی دیکەی کە پێش بەمەگرین وەکو ئەرک لە سەرشانی ئێمە بووە بەڵام لایەنەکەی دیکە کە ئەویش ئەرکی لە سەرشانە بەداخەوە نەک ئەوەی نەکردووە
هێرشی کردووە و ئێستێژ ئەرکە بەڕاستی وەکو داواش لە هەموو حیزب و ڕێکخراوەکان هەموو کەسایەتیەکان ئەوەیە کە پێش بەو حرکەتانەی پارتی کرێکارانی کوردستان و ئەو هێرشکردنەی لە ڕێگای فشارهێنان بۆ سەرەوەی بگیرێت تاوەی بتوانین ئەگەر گرفتێکیشێ جارێکی دیکەش هەر لە ڕێگای قسەکردن و دیالۆگۆ چارەسەریکە. وەکو دوایین پرسیار ئەرکی حزبە ڕۆژهەڵاتیەکان کەسایەتیەکان ئەوانەی کە خەریکی چالاکین لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەوان چه ئەرکێکیان هەیە لەم میێوانەدا؟ دیارە کورد بە گشتی ئەوەی دڵسۆزی کووردە ئەوەی چالاکی سیاسی کووردە لە هەر پارچەیەک ئەرکە لە سەرشانی کە پێش بگرێت بە فشارهێنان بە هەڵوێست وەرگردن فشار بێنێت کە شەڕی براکوژی نەکرێت. بەڵام لەو نێوە ئەرکی حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان زیاترە چون ئەمە هیچ منطقێکی تێدا نییە ئەحزابی کورد کە جەماوەرێکی تایبەتی خۆی هەیە ڕیشەیەکی مێژووی هەیە ساڵهای مبارزەی کردووە هێزی پارچەیەکی دیکە بێت پێشت پێ بگرێت بۆ بەرژەوەندی خۆی و بۆ بەرژەوەندی کۆماری ئیسلامی کە ئەم حرکەتە لە بەرژەوەندی کۆماری ئیسلامیایە پێش بەوەی بگرێ خەباتی خۆیان ئێدامە بدەن. بۆیە ئەرکە لە سەرشان تەنها ئەوە نسبەت بە حیزبی دموکرات نییە بە بەڕوای من. ئەگەر ئەمڕۆ هاتووە پێش بە هێزێکی حیزبی دموکراتەکرێ بێگومان بەیانیش پێش بەلایەنەکانی دیکاکرێ چون ئەم حرکەتەی کە ئەمڕۆ کراوە درێژەی حرکەتەکانی پێشووی بووە پێشتریش لە هێندێک لە ناوچەکان لە چەند ساڵی ڕابردووشە پارتی کرێکارانی کوردستان پێشی بە هێزەکانی حیزبی دموکرات کردووە بەڵام لە ڕێگای قسەکردن و دیالۆگۆ چارەسەرمان کردووە بەڵام بەداخەوە ئەمجارەی گەیشتۆ بەوەی کە هێرشیان کردوێتە سەر هێزەکانی ئێمە. بۆیە ئەرکە لە سەرشانی حیزبەکانی دیکە کە بە هەڵوێستێکی منطقی بە گوشارهێنان بە ئاگدارکردنەوەی ئەفکاری عمومی کوردستان کە قبول نەکرێت لە هێزێکی کوردی کە لە پارچەیەکی دیکەیە بێت ئەمرونەهی بە پارچەیەکی دیکە بکە ئەوێش بۆ خەباتکردن لە بەرابەر دوژمنێکی خوێنخۆری وەکو کۆماری ئیسلامی کە ئەوە ڕێگایە کە هەمومان گرتومانە پێش و لەو پێناوەشە قوربانیمانداوە. بۆیە شتێکی پێویستە لە ڕێگای منطقیەوە هەموو هێزولایەنەکان هەڵوێستی خۆی هەبێ و بە گوشارهێنان بتوانین پاشەکشە بە پارتی کرێکارانی کوردستان کەین کە ڕێگای تونند و تیژ نەگرێتە پێش بەو جۆرەی کە ئەم بەیانی هێرشی کردوون. زۆر سپاس لە ئامادەبوونتان کاک محەممەدی ساحەبی بەرپرسی پەیوەندیەکانی حزبی دموکراتی کوردستانی ئێران لە سلێمانی. زۆر سپاس بۆ جەنابەت و هاوکارانش. سپاس لە ئێوەش بینەرانی خۆشەویست کە هاوڕێمان بوون. هەتا کاتێکی تر و بەرنامەیەکی تر لە ئاوەڕ کە دێنە خزمەتتان ماڵاوە.